سڵاوتان لێ ببینەرە خۆشەویستەکان، ئێوارەتان باش، هاتینەوەلاتان بە بابەتێکی تازە ئەمڕۆژ باسی بابەتێکی گرنگتان بۆکەین. اینجا کۆمەڵێک هەواڵی جیاوازمان بۆ ئامادە کردوون سەبارەت بە بابەتی جیاواز. اینجا ئەمڕۆ بە تایبەت باسی ئەوەتان بۆکەین کە ڕۆڵی دەرمانساز چییە بەگشتی و جیاوازێکتان بۆکەین لە نێوان ڕۆڵی دەرمانساز لە کوردستان و ڕۆڵی دەرمانساز لە دەرەوەی کوردستان، بابزانین جیاوازەکانیان چییە و بەگشتی ئەرک و مافی دەرمانساز چییە. اینجا خۆشم لەبەرەوەی تازە دەرمانسازم میوانەکەمان کۆمەڵێک زانیاریمانایەتێ بۆ تازە دەرمانسازان و بۆ خەڵکیش بێگومان ئەلەند. اینجا ئەمڕۆ لەگەڵ ئەلەندا بابەتی زۆر جیاوازتان بۆ باسەکەین. اینجا سڵاو لێوێ ئەلەن هەیەجانی زۆرمان تەیە چکا بەرنامەکەی کوردستان خان کۆمەڵێک میوانی جوانی تیا و کۆمەڵێک گۆرانی خۆش وترا و کاریگەری بەڕاستی لە ئێمەش کردجا سڵاو لە ئەوەی بینەریش بێت هیوادارم لار کوێیەکن هەر تەندروست باش بن. ئەمڕۆ لەگەڵ لیندایە کۆمەڵێک بابەتی زۆر جیاواز و زۆر گرنگتان پێشکەشەکەین. وەک لیندا وتی بابەتی سەرەکی ئەمڕۆمان لەسەر دەرمان و لەسەر ڕۆڵی دەرمانسازانە لە ناوەندە تەندروستیەکان و لە خزمەتکردنی چارەخوازانە بێگومان. ئاشکرایە دەرمان شتێکە کە ئێمە پێی ئەگەین بە چارەسەر. ئەو خۆناغانەی کە سەرجەم پزیشکان ئەیبڕن لەگەڵ هەر چارەخوازێکە هەمووی لە پێناو ئەوەیە کە دەرمانێکی گونجاو بۆ چارەخوازەکە هەڵبژێرن. جامافی چارەخوازانی شەکە بەڕاستی زانیاری تەواو لەسەر دەرمان بزانن. بۆیە ئەمڕۆ ئێمە ئەوەی بتوانین کۆمەڵێک زانیاریتان پێڵین کە بۆ ڕۆژانی هەرێشێک لێەوە گرنگە، بە نمونە ئازارشوێنەکان، بە نمونە ئەو نوێترین تەکنەلۆژیاکان یاخود نوێترین تاقیکردنەوەکان کە لە بواری دەرمانەکراوە. لەگەڵ مانابن لەگەڵ لیندا تا کۆتایی بەرنامە و بێگومان دوای سپۆری تایبەتمان ئامادەر. بێگومان دەست خۆش ئەلەن اینجا ئەلەن یەکەم هاوڵیشمان هەست سەبارەت بە ئازارشکێنە. بێگومان ئازارشکێن یەکێکن لەو دەرمانانی کە زۆر بەکارهێنرێن، خەڵک زۆر ئەچێ ئەیکڕێ خۆی ئەیکڕێ، بەڵام بێگومان باش نییە زۆر بەکار بهێندێت. ئێمە ناڵین کە ئازارت هەبوو هەر بەکاری مێنە، بێگومان کاتێک کە ئازارت هەیە پێویستەکە دەرمانی بەو بەکاربێنی. ئەو دەرمانانش بۆ دروستکراون بۆی کە خزمەتی مرۆڤایەتی بکەن، نهێڵن مرۆڤ لە ئازارە بمێنێتەوە، بەڵام پێویستەکە بە ڕێگە و شێوازی خۆی بەکار بهێنرێت، نەوەکو هەر ئازارێکی سادە کە ئەتوانرێ بە کاتێکی کەم بڕوات یەکسەر ئازارشکێنێکی بخۆیت ئەمەش زەرە لە تەندروستیت بات. اینجا بۆ ئەوەی زانیاری زیاتر وەربگرین باچین بۆ لای ئەم هەواڵە فەرمون. توێژینەوەیەکی نوێی زانکۆی هاروارد کە بۆ ماوەی 15 ساڵ چاودێری تەندروستی 40,000 کەسی کردووە، ئەنجامێکی هۆشیارکەرەوەی دەربارەی بەکارهێنانی بەردەوامی دەرمانە ئازارشکێنەکان بڵاو کردەوە. توێژینەوەکە دەری دەخات کە بەکارهێنانی ئەم دەرمانانە بەبێت چاودێری پزیشکی و بۆ ماوەی درێژ دەبێتە هۆی گۆڕانکاری مەترسیدار لە سیستەمی سووڕی خوێن و کارکردنی گورچیلەکاندا. بە پێشیکردنەوەی شیمیایەکان ئازارشێنەکان چەندها پەیامی ئازار بۆ مێشک نابڕن، بەڵکو کار دەکەنە سەر بەرهەمێنانی مادەی پرۆستاگلاندین کە بەرپرسە لە پاراستنی گەدە و ڕێخستنی پەستانی خوێن لە گورچیلەکاندا. کاتێک مرۆڤ بە شێوەیەکی ڕۆژانە ئەم دەرمانانە دەخوات، وەک ئەوە وایە قەڵغانی پارێزەری گەدە و گورچیلەکانی لا ببدات. داتاکان دەری دەخەنە و کەسانەی هەفتانە زیاتر لە 4 ئازارشوێن بەکاردێنن ئەگەری توشبوونیان بە سستی گورچیلە بە ڕێژەی لە 30% زیاد دەکات. دکتۆر جۆناسان میلەر پسپۆری دەرووناسی کلینیکی دەڵێت ئێمە دەبینین خەڵکی وەک چوکلێت مامەڵە لەگەڵ ئازارشکێنەکان دەکەن، بەڵام ئەمە هەڵەیەکی کوشندەیە. دەرمانەکە لە کاتێکدا ئازاری ئەژنۆ دەشکێنێت لەولاوە پەستانی خوێنت بەرز دەکاتەوە و فشارێکی زۆر دەخاتە سەر دڵ. ئەوە جەخت دەکاتەوە کە بەکارهێنانی ئەو دەرمانانە لەگەڵ هەندێک دەرمانی تری پەستانی خوێن کالێکی مەترسیدار دروست دەکات کە ڕەنگە ببێتە هۆی جەڵتەی کتوپڕ. بۆ ڕێگریکردن لە مەترسیانە پسپۆڕان ئامۆژگاری دەکەن پێش پەنابردن بۆ دەرمان هۆکاری سەرەکی ئازارەکە بدۆزرێتەوە. هەروەها جەخت دەکرێتەوە نابێت هیچ ئازارشکێنێک زیاتر لە دەڕۆژی بەردەوام بەکاربێنرێت مەگەر بە ڕێنمایی پزیشک بێت. خواردنەوەی بڕێکی زۆری ئاو لەگەڵ دەرمانەکە و خواردنی ژەمەکان پێش دەرمانەکە دەتوانێت تا ڕادەیە کاریگەری خراپەکان لەسەر گەدە کەم بکاتەوە. بەڵام چارەسەری بنەڕەتی هەر پشتبەستنە بە ڕێگەی سروشتی و وەرزشی گونجاو بۆ کەمکردنەوەی ئازارە درێژخانەکان. زۆر باشە تکایە ئەگەر تۆش یەکێکی لە بەکارهێنەری دەرمانی ئازارشوێنەکان بەباشی گوێ لەم ڕێنمایە بگرە. ئازارشوێنەکان
ئەگەر بێت و زۆر بەکاربێنرێن ڕەنگە ئازارەکەت کەم بکاتەوە بەڵام لە لایەکی ترەوە ئەوەی کە باجەکەی ئەیات چەند ئەندامێکی سەرەکی جەسەن لەوانە مێشک جگەر گورچیلە گەدە دڵ وەک لە هەواڵەکەی باسی کردووە کە ئەکرێت تۆ دەرمانی ئازار شوێن بۆ ئازارێک بەکاربێنی بەڵام ئێمە پێویستە ئەوەش بزانین کە چارەسەرکردن دوو جۆری هێلیندا هەندێک چارەسەرمان هەیە ئێمە بنچینەیە کە چارەسەری هۆکاری نەخۆشیەکە یاخود هۆکاری دروستبوونی ئازارەکە ئاکات چارەسەریشمان هەیە چارەسەری یارمەتیدەرە کە کار لە بنچینەی نەخۆشیەکە ناگە بەڵکو ئازار کەمەکاتەوە بەنمونە لینداگەرێمە باسی نەخۆشی گورچیلە بکەین چارەخوازێکمان هەبێ ئازاری گورچیلەی هەبێت ئەکرێت ئازار شوێنێک بەکاربێنێ ئازارەکەی بۆ ماوەیەکی کەم بۆ ماوەیەکی کورت کەمەکاتەوە بەڵام ئەمە چارەسەری کێشەکەی ناکە لەبەروی ئازار شوێن دەرمانی بنچینەی نیە بەڵکو دەرمانێکی یاریدەدەرە بۆیە تکایە ئەوەی زۆر گرنگە ئێوە بیزانن ڕاستە هەندێکات پێویستە هەندێکات ئازار زۆرە بەڵام باشتر وایە ڕاوێژ بە پزیش بکەن تا خودی چارەسەر بنچینەکانتان بۆ بدۆزرێتەوە دواتر دەتوانێت لەگەڵ ئەوە شایان سوود لە ئازار شوێنەکان وەربگیرێت ڕاستە بێگومان ئەنجار ئەلەن خۆی خودی ئازار زەنگێکی ئاگادارکردنەوەیە بۆ مرۆڤ کە پێتەڵێت شتێکی نائاسایی هەیە بۆیە بنبڕکردنی ئەو ئازارە مانای ئەوە نییە کە نەخۆشیەکە بنبڕ بووە ئێمە باسی ئەوە ناکەین کە ئازارێکی سەر ئێشت هەیە بۆ هی کەم خەوی یاخود شتێکی دیاریکراوەوە بەڵام ئازارێکە لە سکایە هۆکارەکەی نازانیت پێویست ناکە ئازارشکێنی بۆ خۆی چونکەوە خۆی زەنگێکی ئاگادارکردنەوەی کە پێتەڵێ شتێکی نائاسایی هەیە پێویستەکە پشکنین بکە ئێمە زۆر جارەڵێن فلان نەخۆشی بۆیە خراپە لەبەرەوەی هیچ نیشانەیەکی نییە تاوەکو کۆتایی قۆناغی نەخۆشەکە نازانیت کە توش بوویت بەڵام ئەو ئازارە تۆ ئاگادارەکاتەوە کەوایەوە شتێکی زۆر باشە بێگومان نابێت وەکو چکلێتیش مامەڵە لەگەڵ ئازارشکێنا یاخود هیچ دەرمانێکی تر بکەین ئەلەند بێگومان زۆر ڕاستە جالیندا باسی خاڵێکی زۆر جوانە کرد بەڕاستی یەشێک لە پایە گەورەکان کە یارمەتی پزیشکانەیە لە دەست نیشانکردنی نەخۆشەکانە نیشانەکانە نیشانەکان وەک ئازار سووربوونەوە تا لێ هاتن هەڵاوسان هەوکردن ئەمانە و نیشانانن کە هاوکاری پزیشکانەکە بۆ دەستنیشانکردنی نەخۆشی بۆی ئازاریش حکمەتێکی خۆیتیە هەر لەسەر بابەتی دەرمان ئەمێنینەوە ئەچینە لای هەواڵێک کە تایدا ژیری دەستکرد بەکارهێنراوە بۆ ئەوەی کە کاتی دروستکردن و تاقیکردنەوەی دەرمانەکان لە تاقیگەکاندا ئاسانتر و کورتتر بێت بچینە لەم هەواڵە و ناوەڕۆکی هەواڵەکە بزانین. راپۆرتێکی ساڵانەی کۆمەڵی نێودەوڵەتی پیشەسازی دەرمان ئاماژە بەوە چرخانێکی مێژووی دەکات لە پرۆسەی پەرەپێدانی دەرمانە نوێکاندا. بەپێی راپۆرتەکە بەکارهێنانی ژیری دەستکرد دوای کردووە کاتی بەرهەمهێنانی دەرمانێکی نوێ لە 10 ساڵەوە بۆ کەمتر لە 3 ساڵ کەم ببێتەوە. ئەمەش تێچووی دەرمان لەسەر نەخۆش بە ڕێژەی لە 125 کەم دەکاتەوە لە داهاتوودا. لە ڕابردوودا زانایان ناچار بوون هەزاران پێکهاتێک کیمیایی لە تاقیگەکاندا تاقی بکەنەوە بۆ ئەوەی بزانن کامەیان لە دژی ڤایرۆس یان بەکتریایەک کار دەکات. بەڵام ئێستا سیستەمە ئەلگۆریتمیەکان دەتوانن لە چەند چرکەیەکدا پێشبینی کالێکی گەردیلەکان بکەن. ئەم تەکنۆلۆژیایە وەک تاقیگەیەکی دیجیتاڵی بێسنوور کار دەکات کە دەتوانێت پێشوەختە بزانێت ئایا دەرمانەکە کاریگەری لاوەکی توندی دەبێت یان نا. ئەمەش ڕێگری دەکات لە شکستهێنانی دەرمانەکان لە قۆناغی تاقیکردنەوەی مرۆیی. دکتۆر مارکۆس چێن سەرۆکی تیمی پەرەپێدانی بایۆتەکنۆلۆژیا دەڵێت ئێمە چیتر پێویستمان بە بەخت نییە بۆ دۆزینەوەی دەرمان. ژیری دەستکرد ڕێگەیەکمان نیشان دەدات کە پێشتر نەمان دەبینی. بۆ نمونە لە دۆزینەوەی دەرمانی نوێ بۆ نەخۆشی ئەلزەهایمەر ئەم تەکنەلۆژیایە یارمەتی دەرمان بوو لە تێگەیشتن لەوەی چۆن پرۆتینەکان لە ناو مێشکا کۆ دەبنەوە. ئەو پێی وایە ئەمە سەرەتای سەردەمی دەرمانی تایبەتمەندە کە تێیدا دەرمان بە پێی پێکهاتەی جینی هەر کەسێک دروست دەکرێت. ئەم پێشکەوتنە لە پیشەسازی دەرمانسازیدا تەنها سوودی بۆ کۆمپانیاکان نییە بەڵکو مژدەیەکی گەورەیە بۆ ئەو نەخۆشانەی بەدەست نەخۆشیە دەگمەنەکانەوە دەناڵێنن چونکە پێشتر دروستکردنی دەرمان بۆ ژمارەیەکی کەمی نەخۆش لە ڕووی ئابوووریەوە بۆ کۆمپانیاکان قازانجی نەبوو بەڵام ئێستا بەهۆی کەمبوونەوەی تێچووی توێژینەوە بەرهەمهێنانی دەرمانی دەگمەن ئاسانتر بووە. جاوەڕوان دەکرێت تا ساڵی 2030 زۆربەی دەرمانە شێرپەنجەیەکان بەم تەکنەلۆژیایە پەرەیان پێ بدرێت و ڕێژەی چاکبوونەوە بە شێوەیەکی بەرچاو و بەرز ببێتەوە. جا بێگومان ئازیزان کاتێک هەر دەرمانێک دروست دەکرێت کۆمپانیایەکی دیاریکرا و تاوەکو نزیک 15 بۆ 20 ساڵ پاتێنتی هەیە بۆ دەرمانە. پاتێنت مانای چییە؟
مانای ئەوەیە کاتێک کۆمپانیاکە دەرمانێکی تازەی دۆزیوەتەوە تێچوێکی زۆری لەو دەرمانەیە سەرف کردووە کە پێویستە کات حەقی وەربگرێتەوە بۆیە هیچ شەریکەیەکی تر بۆی نییە تاوەکو 15 بۆ 20 ساڵ ئەم دەرمانە بخاتە بازارەوە. اینجا لەم هەواڵە باسیەوە کات کە دەرمانە دەگمەنەکان کە زیاتر شەریکە براندەکان خۆی لێ ئەدەن و دروستیەکەن لەبەرەوەی تێچوێکی خەیاڵیان هەیە ئاسانتر ئەتوانرێت دروست بکرێت لە مەودووە بە تێچوێکی کەمتر کە ئەمەش هەواڵێکی دڵخۆشکەرە لەبەرەوەی ڕێگاکە ئاسانەکات بەتایبەت بۆ شێرپەنجە دەگمەنەکان ئەلەن. بێگومان زۆر ڕاستە جالین داوە خاڵێکی زۆر گرنگە بێگومان کەمکردنەوەی ساڵەکانی بەرهەمهێنان یاخود تاقیکردنەوەی دەرمانێک جگەلەوەی کە تێچووشی کەمتر لەسەر شەریکە دەرمانەکان دروستەکە واکە کە بە نرخێکی کەمتر بەردەست بێت بۆ چارەخوازان. ئەوەی کە زۆر گرنگە ئێمە جەختی لەسەر بکەینەوە ئەوەیە کە هەر دەرمانێک بەرهەمێنرێت و بەردەستە بێ بۆ چارەخواز بە کۆمەڵێک قۆناغی تاقیگەیی یا تێپەڕێت. ئەم قۆناغانە سەرەتا بە نمونە لەسەر مشک یان لەسەر ئاژەڵان تاقیەکرێتەوە وردە وردە پەرەی پێدێت کاتێک لە قۆناغی تاقیکردنەوەی ئاژەڵەکان تێپەڕی بەرە وای لێت کە بە کلینیکی و بۆ مرۆڤ تاقیەکرێتەوە. جاری وا هەیە لیندا هەندێک دەرمان ساڵانێکی زۆر سەرقاڵی دروستکردنی بوون بن و ناگەر من باسی تۆرستراپی بکەم کە ئەم دەرمانە یەشێک بوو لەو دەرمانانی لە ساڵانی سەرەتای 2000ەکانە ئەیان ویست بیخەنە بازاڕەکانەوە بۆ چارەخوازانەی کە بەدەست دابەزینی SDL یاخود چەوری سوودبەخشەوەیان ناڵن. لە کۆتاییە دوای ئەوی بە چەند قۆناغێکی زۆرە تێپەڕی قۆناغی یەکەمی تێپەڕان قۆناغی دووەمی تێپەڕان لە کۆتا حاڵەتا چووە سەر ئەوەی کە بۆ مرۆڤ تاقی بکرێتەوە. سەرنجیانە کە ئەم دەرمانە کۆمەڵێک زیانی لاوەشی زۆر بۆ کەسەکە دروستەکە و لە هەنێ حاڵەتە تووشی سزبوونی دڵیەکات. بۆیە ئەم دەرمانە شکستی هێنالەوەی کە با بڵین بخرێتە بازاڕەکان و بۆ خەڵک بەردەست بێ. ئەمەش کۆمەڵێک ساڵی زۆری لە دەرمانسازان گرتەوە و بەپی ئەم هەواڵەوە خۆشەوتێ ئەگەر ژیری دەستکرد هاوکاری دەرمانسازان و شەریکەی دەرمانەکان بێ ئەکرێت ئەم کێشەیە نەمێنێت و بۆی ژیری دەستکردەوە زووتر بزانن کە ئایا ئەم دەرمانە گونجاویە گونجاو نیە. ڕاستە بێگومان ئەلەن دەست خۆش بێ وەکو ئێمە ئەزانین کە دروستکردنی دەرمان پرۆسەیەکی زۆر دوور و درێژە بۆیە کاتێکە دەرمانێک دوای ئەوەی کە کۆمەڵێک تاقیکردنەوەی زۆری لەسەر کراوە ئیشەکەی بە باشی ناکات یاخود کۆمەڵێک زیانی لاوەکی زۆری هەیە کە زیانەکانی زۆرترە لە چارەسەریەکەی دووبارە ئەبێت ئەم دەرمانە چۆن بڵێ لە بازار لا ببرێ بە تەواوەتی هەتا یەکێک لە دەرمانەکان کە بەبەردەوامی بەکارە هات بەڵام دوایی بۆیان دەرکەوت ئەگەر بێت و دایکێک بیخوات کە مناڵی لە سکایە مناڵەکەی پەلەکانی نابێت کە لە دایک ئەبێت. ئەمە دوای ئەوەی کە چەندین تاقیکردنەوە لەسەر ئەو دەرمانە کراوە لەسەر مرۆڤیش تاقی کراوەتەوە بەڵام دواتر بۆیان دەرکەوت کە ئەم زیانە لاوەکێک گەورەی هەیە کە ئەبێت ئەم دەرمانە لا ببرێت لە بازار و نابێت بەکار بهێنرێت. بۆیە ئەمەش ساڵانێکی زۆر لە دەرمانسازانە بات لە کۆمپانیاکانە بات جگەلەوەی کە تێچوێکی زۆری ئەبێت زیالەوەی کە لە هەمووی گرنگتر زەرەر بە مرۆڤ ئەگەێنێت. اینجا هەواڵێکی ترمان ئامادەیە سەبارەت بە شێرپەنجە کۆمەڵێک زانیاریتان پێدەین سەبارەت بە چارەسەری نوێ بۆ شێرپەنجە بابێکەوە بچین بۆ لای ئەم هەواڵە فەرمون. ناوەندی توێژینەوەی شێرپەنجە لە مایۆ کلینیک ئەنجامی سەرکەوتووی نوێترین جۆری چارەسەری بڵاو کردەوە کە بە CAR-T سێل تەراپی ناسراوە. ئەم تەکنۆلۆژیایە کە بە دەرمانی زیندوو ناوزەن دەکرێت جیاوازە لە کیمیایی و تیشک چونکە پشت بە سیستەمی بەرگری جەستەی نەخۆشەکە خۆی دەبەستێت بۆ لە ناوبردننی خانە شێرپەنجەیەکان بەبێ ئازاردانی خانە تەندروستەکان. پرۆسەکە بە وەرگرتنی خانەسپیەکانی خوێن تی سێڵ لە نەخۆشەکە دەست پێ دەکات. پاشان لە تاقیگەدا دەستکاری جینی دەکرێت و چاوێکی ئەلکترۆنیان بۆ دادەنرێت کە تەنها خانە شێرپەنجەکان دەبینێت. دوای زیادکردنی ژمارە ئەم خانانە دووبارە دەخرێنەوە ناو جەستەی نەخۆشەکە. ئەم خانە سەربازانە لە ناو خوێندا دەگەڕێن و وەک ڕاوچێکی لات و هەرکوێ خانەی شێرپەنجەی لێبێت دەست بەجێ لە ناوی دەبن. داتاکان نیشان دەدەن کە ئەم ڕێگایە لە هەندێک جۆری شێرپەنجەی خوێندا ڕێژەی چاکبوونەوەی گەیاندووەتە 180. دکتۆرە ئەلینا ڕۆسی پسپۆڕی شێرپەنجە دەڵێت ئەمە گەورەترین بازدانی پزیشکیە لە سەدەی 21دا. ئێمە چیتر جەستەی نەخۆشەکە ژەهراوی ناکەین بە دەرمانی کیمیایی کە قژیان دەوەرێنێت و مێشکیان ماندوو دەکات بەڵکو تەنها سیستەمی بەرگریان زیرەکتر دەکەین. ئەم ئاماژە بەوەش دەکات کە ئێستا کا لەسەر ئەوە دەکرێت ئەم تەکنۆلۆژیایە بۆ شێرپەنجەرەقەکانی وەکو مەمکوسیەکانیش بەکار بهێنرێت کە پێشتر گەورەترین بربەست بوون. سەرڕای سەرکەوتنەکانم چارەسەرە هێشتا ڕوبەڕووی دوو ئاسەنگی دەبێتەوە. یەکەمیان تێچووی زۆری چارەسەرەکەیە کە پێویستی بە تاقیگەی زۆر پێشکەوتوو هەیە. دووەمیان هەندێک کارلێکی بەرگری توندا کە پێویستی بە چاودێری ورد هەیە.
پسپۆران چەخت دەکەنەوە لەوەی کە لە 5 ساڵی داهاتوودا بەهۆی زیادبوونی شەبڕکێی نێوان وڵاتان تێچووی ئەم دەرمانە زیندوانە کەم دەبێتەوە و دەبێتە چارەسەرێکی دەستپێگەشتوو بۆ هەموو جیان. ئەمەش لاپەڕەیەکی ڕەش لە مێژووی شێرپەنجەدا دادەخات. زۆر باشە. ئەمە ڕێک وەک ئەوە وایە کاتێک ئێمە لە هەر ناوچەیەکە تاوانکاریەک ببینیم. ڕاستەوخۆ هێزەکانی بەرگری یاخود هێزی تایبەت بە ئەو بوارە ئەگەنە شوێنەکە و دەست بەجێ بە دوای تاوانبارێک ئاگەڕێن کە بۆتە هۆی تاوانکاریەکە. ئەم جۆرە خانەیە کە لە تاقیگەکان داپەری پێدەدرێت لە جەستەی خۆمانەوە وەرەگیرێت. بەڵام جیاوازیەکەی ئەوەیە لیندا کە ئەم خانانە بە جۆرێ دەستکاریەکرێن وەک ئەوەی کە چاویشان لێ ببەسێت تەنها خانە شێرپەنجەکان بینێت. ئەمە ژواکات ئەو کەسەی کە بەکاری ئەهێنێت بە هیچ جۆرێک پێویستی بە کیمیایی نەبێت، بە هیچ جۆرە پێویستی بە چارەسەر ئەستەمەکان نەبێت کە وە گەزانین بەدەلەوەی ئەبێتەوەی ڕوتانەوەی قژ ڕەنگە لایەنێکی دەرونی زۆر ناخۆشیش بۆ چارەخوازەکە دروست بکات. بێگومان ڕاستە چونکە لایانی دەرونی نەخۆش بە تایبەتی لە نەخۆشیێک وەکو شێرپەنجە زۆر گرنگە. اینجا ئەلەن دوای لێ هاتووە ئێستا ئەوەنەی لە خودی ناوی دەرزی کیمیایی ئەترسن خەڵک لە شێرپەنجەکە ناترسن، ینی ئەوەنە لە چارەسەرەکەی ئەترسن لەبەرەوەی ئەوەنە باسەکرێت کە ڕەنگی کەسەکە ئەگۆڕێت، قژی ئەوەرێت، ئەتر زیانە لاواکەکانی کە باسەکرێت کەسەکە ترسێکی زۆر دایەگرێت. بەڵام ئەم تەکنۆلۆژیانوێ ئەتوانین بڵین وەکو ئۆتۆمبیلێک ئەگەڕێ بەناو جەستەدا هەر شتێکی ئاسایی ببینێت لە ناویە بە جیالەوەی کە خانە باشەکان یاخود ئەو خانانەی کە ئاساین لە ناویان نابێت، چونکە زۆربەی دەرمانەکان بە تایبەت شێرپەنجە کێشەکەی ئەوەیە کە زۆربەی خانەکان لە ناوە بە باش و بەخراپەوە ئەمەش ئەوە واکات کە ئەم هەموو زیانە لاوەکەی هەبێت. بێگومان زۆر ڕاستە. جالیندایشی تر لەو بابەتانی کە پێویستە هەموو تاشێکی ئەم جیهانە شارەزایی هەبێت لەسەری ئەوی جیاوازی نێوان پێکاتەی زانستی دەرمانە لەگەڵ ناوی بازرگاری. ئێمە کاتێک کاتچینە نۆرینگەیەک یان دەرمانخانەیەک مانوێت دەرمانێ بکڕین هەندێک کات تەنها ناوە بازرگانیەکەی زانین. جاری وهەیە ئەو دەرمانسازی کە دەرمانەکەمان پێمانەڵێت ئەمە هەمان بەڵام بە شەریکەیەکی تر. ئەمە بەپی ئەم توێژینەوەی کە ئێستا بۆتانەخینە ڕوو هەندێک کێشەی دروست کردووە. بەوەش بە نمونە ئەگەر باسی کێنێشێک لە کێشەکان ئەوەیە کە ڕەنگە هەندێک جار پێکهاتەی دەرمانەکان جیاواز بێت. ڕاستە ڕەنگە هەمان فرمان بکەن بۆ جەسا بەڵام ئەکرێت پێکاتێکی تیابێت کە جەستەی ئەو کەسە پێویستی نەبێت. جا ئەم توێژینەوەی ئەڵێ ئەمە ئەبێتە هۆی لاوازی و سزبوونی جگەر باچینە لای ناوڕۆژی هەواڵەکەمان. راپۆرتێکی مەیدانی ڕێکخراوی تەندروستی جیهانی هۆشداری دەدات لە زیادبوونی دیاردەی کڕینی دەرمان لەسەر بنەمای ناوی بازرگانی نەک پێکاتی زانستی. ئەم هەڵەیە لە زۆربەی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا باوە بۆتە هۆی ئەوەی هەزارەها کەس تووشی سستی جگەر ببن بەهۆی وەرگرتنی پڕی زیادە لە هەمان مادە بە ناوی جیاوازەوە. زۆرێک لە هاوڵاتیان کاتێک دەچنە دەرمانخانە داوای مارکەیەکی دیاریکراوی دەرمان دەکەن چونکە لە ڕکلامێکدا بینیویانە یان هاوڕەیەکیان پێی باش بووە. بەڵام کێشەکە لێرەدایە کە ڕەنگە نەخۆشەکە لە هەمان کاتدا دەرمانێکی تری هەبێت کە هەمان مادەی پاراستامۆڵ یان ئەسپرینی تێدایە بەڵام بە ناوێکی تر. بەمەش جەستە دوو هێندە بڕی پێویست مادەکەی پێدەگات. هەروها زۆرێک لە کڕیاران گرنگی بە بەرواری بەسەر چوون دەدەن بەڵام گرنگی بە مەرجەکانی هەڵگرتن نادەن. دەرمانێک کە لە بەردەم تیشکی خۆریان شوێنێکی شێدارتردا دانرابێت پێکاتە کیمیایەکی دەگۆڕێت و مادەیەکی بێسوودیان زانبەخشی لێبەر هەمدێت. پرۆفیسۆر یانگ دیکاریۆ لەم بارەیەوە دەڵێت گەورەترین هەڵە ئەوەیە نەخۆش پێی وایە دەرمانی گرانبەها باشترە. لە ڕاستیدا مادە چالاکەکە لە دەرمانی هەرزان و گراندا بە هەمان شتە ئەگەر کۆمپانیاکە متمانە پێکراو بێت. کێشەی دووەم کڕینی دەرمانە لە ڕێگەی ئۆنلاین و پیجە سۆشیال میدیاکانەوە کە زۆربەیان دەرمانی قاچاق و کۆپین و هیچ گەرنتیەکی زانستیان نییە. ئەو جەخت دەکاتەوە کە دەرمان تەنها کاڵایەکی بازرگانی نییە بەڵکو مادەیەکی کیمیاییە کە دەبێت تەنها لەژێر چاودێری کەسی پسپۆردا مامەڵەی پێوە بکرێت. پسپۆڕان چەند ڕێنماییەک بۆ کڕینی دەرمان پێشنیار دەکەن. یەکەم هەمیشە داوای ناوی زانستی دەرمانەکە بکە نەک ناوی بازرگانی. دووەم پێشکڕین دەرمانسازەکە لەو دەرمانانە ئاگادار بکەرەوە کە ئێستا دەیان خۆیت بۆ ئەوەی کارلێکی دەرمانی ڕوونەدات. سێەم هەرگیز دەرمانێک مەکڕە
کە پێچەرەکەی کرابێتەوە یان نیشانەی تێکچوونی پێوە بێت. پابەندبوون بەم خاڵانە نەکەر پارەت بۆ دەگەڕێنێتەوە، بەڵکو ژیانت لە مەترسیی گەورەی شاراوە دەپارێزێت. ئازیزانم لەوانەیە وەک لە هەواڵەکە باسمان کرد زۆرێک لە ئێمە گرنگی بە بەرواری بەسەرچوون بدەین و زۆر لێی دڵنیا ببینەوە، بەڵام لەلایەکی ترەوە گرنگی بە هەڵگرتنی دەرمانەکە نادەین کە زۆر گرنگە لەبەرەوەی لەوانەیە پێکهاتی دەرمانەکە بگۆڕێ بۆ بابەتێکی بێسوود کە ئەسڵەن نەخۆشیەکە چاک نەکە یاخود بابەتێک کە زیانت پێ بگەێنێت کە ئەمە شتێکی زۆر خراپە. جیالەوە ئێستا زۆر باوە لە ناو خەڵکا کە خودی پاکەتەکە نەبێت نایەوێت لەبەرەوەی پێی وایە تەنها بەوە باشە بێت لە ڕووی دەرونیەوە، بەڵام هەموو شەریکەکان پێش ئەوەی دەرمانەکە بخەنە بازاڕەوە چەندین جار تاقیکردنەوە لەسەر دەرمانەکە کراوە. ئەگەر بێت و هەمان شت نەبێت کە ئەم دەرمانە هەمان شتی دەرمانەکەی تر نەبێت تەنها بە شەریکی جیاواز ئەسڵەن نایڵن بێتە بازاڕەوە ئەگەر بێت و متمانە پێکراو بێت و قاچاق نەبێت. ئەنجا بۆچی ئەڵێین دەرمانی قاچاق باش نییە؟ لەبەرەوەی یەکەم تۆ نازانی چۆن هەڵگیراوە، لەبەرەوەی شێوازی هەڵگرتنی دەرمان زۆر گرنگە، چونکە باسمان کرد ئەگەر بێت و لە شوێنێکی خۆرابێت یا خوشێدارابێت ئەکرێ پێکهاتەکەی بگۆڕێت. جیالەوە لەوانەیە تۆ ئەسڵەن نەزانی شەریکەکە باوەڕ پێکراوە یاخود نا، چونکە ئێمە کە ئەڵێین هەموو شەریکەکان وەکو یەکن و هەمان مادەیان تایە، ئەمە باسی شەریکە باوەڕ پێکراوەکانەکەین. بێگومان زۆر ڕاستە لیندا ئەوە یەشێبوو لە خاڵە گرنگەکان، بەڵام بەدەر لەوەش بابیرمان نەچێت ئێمە بڕی ئەو مادەی کە لە هەر دەرمانێک کاوەریەگرین زۆر گرنگە بزانین چەندێکە. بەنمونە ئێمە گەر دەرمانێک وەربگرین کە نەزانین پاراسیتۆڵی تایە، لامان کاتە خۆشمان ڕۆژانە پاراسیتۆڵ بەکاربێنین، ئەما بێتە هۆی ژەهراوی بوون و لە کۆتاییە جگەر باجەکەیە. بەدەر لە وەژێکی تر لە هەرە گرفتەکان کە ئێستا لە دەرمان سازیە زۆرێک لە پزیشکان باسیەکەن و بۆتە جێگەی باسی دەرمانسازان ئەویژەوەیە کە دەستەواژەیەکە پێوتر ڕێزیستانس واتە بەرگری وەگەزین کە خەڵکانێکی زۆر دەرمانی دژە بەکتریاکان بەکارێنن و ئەم بەکارێنانش زۆر کات بەبێ ڕاوێژی پزیشکە. ئەمە وا کات کە ئەو بەکتریانی لە جەستەیان بەرگری پێیا بکەن دژی ئەو دەرمانە دژە بەکتریانی کە ئێستا هەیە و ئامارەکان ئێستا لیندا زۆر جەخل لەواکەنەوە کە ڕەنگە لە 10 بۆ 15 ساڵی داهات و 20 ساڵی داهاتووە ئەو دەرمانە دژە بەکتریانی ئێستا کاریگەریکی ئەو تۆیان لەسەر نەخۆشیەکان نەمێنێت. مەش دووبارە ئەگەڕێتەوە بۆ شێوازی هەڵی بەکارێنانی دەرمان. بێگومان جیالەوەی کە بە هەڵە بەکاری ئەهێنی لەوانەیە خۆت ینی بە دەرمانێک چاک ببیتەوە ئەچی دەرمانێکی تر وەرەگریت لەبەرەوەی پێشتر پشکنینت بۆی نەکردووە. جیالەوە چێت بەرمنە کە باشە بێت بەتایبەت بۆ دەرمانە دژە بەکتریاکان کە باشە بێت ئیتر وازە دەرمانەکە ئەهێنێ کە ئەوە بە هیچ شێوەیەک نابێت، چونکە بێت سووری دەرمانەکە تەواو بکەیت ئەنجا وازی لێ بهێنیت. ئەنجا بۆیە ئەڵێین دەرمان هەر تەنها کاڵایەکی بازرگانی نییە، بەڵکو دەرمان شتێکە کە ئەبێت لەژێر چاودێری کەسی پسپۆڕا بدرێت بە کەسەکە، ئەوە بێگومانە بێ گوێڕایەڵی ئەوە بێت کە پێت ئەڵێ لەبەر ئەوە لەبەر تەندروستی خۆتە. ئەنجا هەواڵێکی ترمان ئامادەیە سەبارەت بە کارلێکی نێوان خواردن و دەرمان یاخود دەرمان و دەرمان، بۆیە ئەبێ بزانی تۆ چیت هەیە و چی بەکار ئەهێنی. ئەگەر ناوەکەشی نازانی ڕسمی بگریت پیشانی دەرمان سازەکەی دێ پێشەوەی دەرمانێکی تروەرە بگریت. ئەنجا بۆ ئەوەی زیاتر باسی کارلێک بکەین بابێکەوە بچین بۆ لای ئەم هەواڵە فەرمون. توێژینەوەیەکی هاوبەشی ئاژانسی دەرمانی ئەوروپا و چەند ناوەندێکی پزیشکی پەردەی لەسەر ڕاستیەکی مەترسیدار لادا دەربارەی کاریگەری خواردن لەسەر مژینی دەرمانەکان. توێژینەوەکە دەری دەخات کە هەندێک خواردنی زۆر تەندروست وەک سندی شینەمەنیەکان و سەوزە گەڵادارەکان دەتوانن کاریگەری دەرمانەکان بە تەواوەتی ڕابگرن یان بە شێوەیەکی مەترسیدار زیادی بکەن، ئەمەش دەبێتە هۆی شکستهێنانی پرۆسەی چارەسەر. بۆ نمونە میوەی سندی ئەنزیمێکی تایبەت لە جگەردا پەک دەخات کە بەرپرسە لە تێکشکانی دەرمانەکانی دڵ و شەوری
کاتێک نەخۆشەکە میوەیە دەخوات و دەرمانەکەش بەکاردێنێت بڕی دەرمانەکە لە خوێندا بە شێوەیەکی نەئاسایی بەرز دەبێتەوە. ئەمەش وەک ئەوە وایە ژەمی کوشندەی خواردبێت. هەروەها خواردنی شیر و ماز لەگەڵ هەندێک جۆری دژە بەکتریا دەبێتە هۆی ئەوەی کالسیۆمەکە بە دەرمانەکەەوە بنووسێت و ڕێگری بکات لەوەی جەستە دەرمانەکە هەڵبمژێت. بەماش بەکتریاکە لە ناو ناچێت و بەرگری پەیدا دەکات. دکتۆر سارا تۆمپسۆن پسپۆری زانستی کیمیای تاقیگەیی دەڵێت زۆرێک لە نەخۆشەکان دەڵێن دەرمانەکەمان خواردووە بەڵام چاک نەبووینەتەوە. کاتێک وردەبینەوە دەبینین دەرمانەکەیان بە شەربەتی میوە یان لەگەڵ ژەمێکی چەوردا خواردووە گەدەوەک مەنجەڵێکی کیمیایی وایە هەر شتێکی تێ بکەیت کار دەکاتە سەر پێک هاتەی ئەوی تر. ئەو ئاماژەیە بەوە دەکات کە سەوزە گەڵادارەکان وەک سپێناغ چونکە دەوڵەمەندن بە ڤیتامین کەی کارلێکی تون دەکەن لەگەڵ دەرمانەکانی ڕوونکردنەوەی خوێن. بۆ نمونە وارفەرین لە ئەنجامیشدا مەترسی جەڵتە زیاد دەکەن. بۆ دوورکەوتنەوە لەم کێشانە پزیشکان جەخت دەکەنەوە کە پێویستە هەمیشە پرسیار بکرێت ئایا ئەم دەرمانە پێش نان یان دوای نان بخورێت. هەروەها باشترین شلەمەنی بۆ خواردنی هەموو جۆرە دەرمانێک تەنها ئاوی سادەیە. شەربەت، چا، قاوە و شیر بە هیچ شێوەیەک بۆ قوددانی دەرمان گونجاو نین. فێربوونی ئەم وردەکاریە سادانە دەبێتە هۆی ئەوەی جەستە زۆرترین سوود لە دەرمانەکە وەربگرێت و لە لێکەوتە نەخوازراوەکانی کارلێکی کیمیایی بەدوور بێت. کەواتە پێشەوەی دەرمانێ بکڕی گرنگە کە تۆ بزانی باشترین کات بۆ بەکارهێنانی چ کاتێکە پێش نانیان دوایان و نابێت چ خواردنێک لەگەڵ ئەو دەرمانەیە بەکاربێنرێت. بۆ ئەوەی کە زیاتر باسی دەرمان بکەین و جەخت بکەینەوە لەوەی کە ڕۆڵی دەرمانسازان چییە، ئایا جیاوازی بواری دەرمانسازی لە نێوان کوردستان و وڵاتانی جیهان چییە و پسپۆرێکی تایبەتی بوارەکەمان ئامادەیە و چانێکی کورد وەرەگرین و ئەگەڕینەوە لاتان. زۆر باشە بەردەوام بین لە بابەت و لە تەوەری ئەم ڕۆمان بۆ ئەمە بەسە میوانداری بەڕێز دکتۆر نیان هاشم پزیشکی دەرمانساز و هەڵگری بڕوانامەی بۆردی ئەمریکی بۆ کاروباری پزیشکی. دکتۆر زۆر بەخێر بێ. دکتۆر بالەوە دەست پێکەین کە ڕۆڵی پزیشکی دەرمانساز چییە؟ ئەوان چ بەرپرسیارەتیەکیان لەسەرە؟ باوە ڕۆڵی پزیشکی دەرمانساز ئەگۆڕێت بەپێی ئەو شوێنەی کە کاری تیاکە. پزیشکی دەرمانساز بۆ نمونە دەرمانسازی کلینیکاری ئەوەی کە لە خەستخانە ئیشەکە ڕۆڵەکەی جیاوازە لەگەڵ پزیشکی دەرمانسازە کە ڕۆژانە لە دەرمانخانە ئەبینرێت لەگەڵ پزیشکێکی تری دەرمانساز کە لە کارگەی بەرهەمێنانی دەرمانە ئیشەکەات. بەڵام بە شێوەیەکی گشتی ئەوەی کە زیاتر چارەخواز بەرکەوتنی هەبێ لەگەڵی ئەو پزیشکانن کە لە دەرمانخانە ئیشەکەن ڕۆژانە. بە ڕەئی من ئەو ڕۆڵی کە زۆر گرنگە پزیشکی دەرمانساز بیبینە بابەتی ڕوونکردنەوەیە بۆ چارەخواز. چارەخواز مافی خۆیەتی بزانێ ئەو دەرمانەی کە بەکاری هێنێ پێکهاتەکەی چییە، بۆ نمونە کالێککردنی چییە لەگەڵ لەشی و هەروەها بەپێی حاڵەتی چارەخوازەکە چی گونجاو ئەبێت، کاریگەری لاوەکی دەرمانەکان چییە. ڕوونکردنەوەکە لە هەمووی گرنگترە بەڕەئی من وەکو ڕۆڵی پزیشکی دەرمانساز. بەڵێ دکتۆرەگەر بە شێوەیەکی قوڵتر بۆمان باسکەی کە گرنگی ئەم ڕوونکردنەوەیە چییە بۆ نەخۆش لە شێوازی بەکارهێنان لە خودی پێکهاتەی دەرمانەکە چ شێوازێک بگرینە بەر وەکو دەرمانساز باشترینە؟ بەڵێ بەڕاستی نمونەیەکی زۆر باش هەیە لەم بابەتەیە. بۆ نمونە ئێستا قسەمان لەسەر ئەوە کرد کە گرنگە پێکهاتەی دەرمانەکە بۆ نەخۆشەکە ڕوونکەیتەوانێ. ئەمە تەنها لەوە ئەچێ کێشەکە بۆ نمونە کالێکی دەرمانەکە نەبێ لەگەڵ لەشی چارەخوازەکە یان پێکهاتە کیمیایەکەی نەبێ. بەڵام جاری وا هەیە تۆ لە ڕووی ئاینیشەوە گرنگە چارەخوازەکە بزانێت چی بەکارهێنێ و ئەم شتە بۆ نمونە ڕێگە پێدراوە لەو ئاینی کە چارەخوازەکە پەیڕەوی کردویانە. کۆمەڵێکی زۆری تاواکەری خۆراکی هەیە لە شاری خۆمان لە وڵاتی خۆمان کە پێکهاتەکەی جێلاتینیە. هەڵبەتە ئەمە تامی خۆشترە نەرمترە جوین و قوددانەکەی بۆ مناڵ بێ ئەو کەسانی کە کێشەی گەدەیان هەیە بۆ نمونەیە ئەو کەسانی کە کێشەی قوددانی دەنگۆڵی هەبیان هەیە شێوە جێلاتینەکە زۆر ئاسانترە بەکارهێنانەکەی.
بەڵام ئەکەوێتەوە سەر ئەوەی کە ئەم جێلاتینە سەرچاوەکەی چییە؟ دوو سەرچاوی سەرەکیمان هەیە ئەگەر گیایی بێ هەر لەسەر قوتوەکەش نووسراوە ڤیگن سەلامەترین جۆرە بۆ بەکارهێنان یا خود ئاژەڵی بێ ئەگەر ئاژەڵی بێ لە ئێسک و پێستی دوو جۆر ئاژەڵ بە زۆری دروست دەکرێت کە ناوە زانستیەکانیان یا بۆڤینە یا پۆرسین. بۆڤین لە ئاژەڵی مانگا دروست دەکرێت، پۆرسین لە بەراز دروست دەکرێت. کێشەیەکی گەورەی کە هەمانە لە دەرمانخانەکانی خۆمانە کۆمپانیای درمانەکە بۆ نمونە لە پشتەوە دیاری نەکردووە ئەمە چ جۆرە جێلاتینە کە هەر لەو ئەچێ یا ئەنووسێ جێلاتین یا ناوێکی تری لێناوە بۆ نمونە کۆلاجین هایدرۆلایز یا هەر ناوێکی تری عیلمی کە هەر کۆلاجین بگرێتەوانە. بەڵام لێرەیە چارەخواز نازانێت کە بە ئەگەرێکی زۆرەوە لە ساڵ 80 بۆنەوە ئەو بەرهەمێکی بەرازی بەکارهێناوە کە بۆ نمونە تۆ لە ئاینی ئیسلامە کە پەیڕەوی خواردنی حەڵاڵەکەی یا تەنانەت جوولەکەش زۆر بۆ نمونە تونند و تیشترن بۆ ئەم حاڵەتە کە ئەوان پەیڕەوی کۆشێر ئەکەن جۆری خۆراکەکەیان ئەم جۆرانە تۆ لە ئاینەکە تا ڕێگە پێدراو نییە لەبەر ئەوە ڕۆڵی پزیشکی دەرمانسازە بۆ نمونە ئەگەر دیاریش نەکرابێ لە پشتی قوتووی دەرمانەکەیە ئەتوانێت خۆی تەلەفۆنکە دایم ژمارە تەلەفۆنێک هەیە تەلەفۆنی یا ژمارەی ئەو کۆمپانیایی کە دەرمانەکەی دروست کردووە تەلەفۆن کات دڵنیا بێتەوە چ جۆرێکە دواتر بیخاتە بەردەست چارەخوازەکە چارەخواز خۆی ئازادە لەوەی کە چی هەڵەبژێرێ بەڵام مافی خۆیەتی سەرەتا بزانێت ئەمە چ بەرهەمێکە کە بەکاری هێنە دوای ئەوە ئەگەر ئاسایی بێ بەلایەوە کێشەی نەبێ خۆی ئەتوانێ ئازادە کە هەڵی بژێرە. زۆر باشە. دکتۆر وەک زانی خۆشبەختانە ئێستا کەتی تەندروستی لە وڵاتی خۆشمانە باش بەرەو پێشووە. بەڵام پێمان بڵێ کە وەک دەرمانسازێک ڕۆڵی دەرمانسازان میکانیزمی کارکردنی دەرمانسازان لە کوردستان بەبەراورد بە وڵاتانی تر چ جیاوازیەکی هەیە؟ جیاوازەکان زۆرن بەڵام ئەتوانین ئێمە بۆ نمونە لەو شتانەوە دەست پێ بکەین کە توانای گۆڕینی هەبێ یان بتوانین ئیشی لەسەر بکەی بەپێی سیستمی وڵاتی خۆمان. چونکە ئێمە لەم وڵاتە بۆی بتوانی سیستمەکە لە سەرەتاوە تاوەکو کۆتایی پەیڕەو بکەی ئەبێ سەرەتا نەخۆشەکەیان چارەخوازەکە لەوە دەست پێ بکەین کە بیمەی تەندروستی هەبێ. چونکە بەڕاستی کۆمەڵێک کێشە هەیە کە لە دەرمان و سەرفکردنی دەرمان و کڕین و نرخ ڕاگرتنە ئەو کۆمپانیایانە حەلیەکەن چارەسەرەکەی لە لای کۆمپانیای بیمەی تەندروستێکەیە تۆ لێرە چارەخوازکە لە گیرفانی خۆی پارەکە دەرەهێنێت و ئەبێ خۆی بەرپرسیار بێ لەو جۆرە دەرمانی یان لەو جۆرە کۆمپانیای دەرمان و براندی کە هەڵی ئەبژێرێ ئەمە خۆی بۆ خۆی کۆمەڵی کێشەی تر دروست ئەکا بۆ نمونە لە کواڵیتی دەرمانەکە لە فەرق و جیاوازی نرخەکانە کە هەمانە لەبەر ئەوە تەسەوڕ ئەەکەم ئەگەر لەوە دەست پێ بکرێت سیستمی خۆمان بچینە سەر بیمەی تەندروستی هەم ئەرکەکە لەسەر چارەخواز کەمە بێتەوانە چونکە ئەو بەشێکی زۆر باشی ئەتوانێت بۆ کەڤەر بکات و هەم ئەتوانین وردە ئیتر لەسەر سیستمی تەندروستیش ئیش بکەین بە شێوەی ئەوەی کە شتەکان زیاتر بەرەولایەنی بۆ نمونە زانستی بڕۆن وەک لەوەی کە تۆ زیاتر خەمی ئەوە بێ چ شتێک گونجاوترە نرخەکەی بۆ تۆکو چارەخوازێک کە بە تەواوەتی مافی خۆتەوەکو چارەخوازێک بەڵام بۆی ئەو ئەرکەلا ببرێ و بتوانین سیستمەکە بەرەو شێوەیەکی زانستی تر بەرین پێم وایە ئەبێ ئەوە هەنگاوی یەکەم بێ لەویاوە دەست پێ بکرا. بەڵێ ئەی دکتۆر سەبارەت بە بەکارهێنانی دەرمان بەبێ ڕاوێژی پزیشک زۆر لە نەخۆشان ئەمە ئەکەن بە تایبەت بۆ حاڵەتێکی دیاریکرا و لەوانە دەرزی ئۆزەمپیک یان سیماگلوتاید بەکارهێنن ئایا ئەمە چ مەترسیەک بۆ نەخۆشەکە دروست دەکات؟ بەڵێ بەڕاستی پرسیارێکی زۆر جوانە ئەوە بووە بە باو لە وڵاتی خۆمانە لە هەموو دنیاە بۆ بە دیاردەیە کە نەخۆش یەکسەر ئەچێت پەنا ئەبا بۆ دەرزی ئۆزیمپیک یا شێوازی تری زۆرە بەڵامەوەی کە زۆر ئەناسرێتەوانە ئۆزیمپیکەکە بۆی دەست پێ بکەین ئۆزیمپیک ئەسڵان خۆی وەکو دەرمانێک پەسەند نەکراوە لەلایەن ڕێکخراوی دەرمان و خۆراکی جیانیەوە FDA کە ئەسڵان بەکار بهێنەرێ بۆ دابەزانی کێش. ئۆزیمپیک و ویگۆڤی ئەتوانین ئەو دوو نمونەیە وەربگرین هەردووکیان دوو ناوی براندی جیاوازن بۆ یەک پێکهاتەی زانستی کە سێماگلۆتایدە. ئەم پێکهاتەیە خۆی عادەتەن بۆ کۆنتڕۆڵکردنی نەخۆشی شەکرایە چارەسەری نەخۆشی شەکرە بەکارەهێنرێت و ئیش لەسەر وەرگرێکی دیاری کراوەکە لە لەشا کە GLP-1 ریسپتەرە.
هاندانەکە بۆ ئەم ڕیسپتەرە کە بتوانێت هۆرمۆنی ئینسۆلین بڕۆژێت. ئێتۆ کە ئەمە بەکار بهێنی وەکو چارەخوازێک بۆ بابەتی بۆ نمونە کۆنتڕۆڵکردنیان کەمکردنەوەی کێشی لەشە، تۆ ئەم وەرگرانی لەشە ڕائەهێنیت بەم حاڵەتە. چەند مانگی یەکەم ئەم وەرگرانە ئیشەکەن لەسەر ئەوەی کە بۆ نمونە کێشی چارەخوازەکە دابەزێنن، بەڵام دواتر وەرگرەکان تووشی حاڵەتێکە بن کە ئەمە بۆ هەموو وەرگرێکی لەش هەمان شتە، بەڵام بە تایبەتی GLP-1 ریسپتەر تووشی دیسەنسەتایزیشنە بێواتە نەمانی هەستیاری ئەو وەرگرە. ئێتۆ لێرەیە کێشێکە گەورەتر ئەەکەی چونکە ئەو کاتە چارەخواز دوای چەند مانگی یەکەم ئەڵێ وەستا هیچ ئیش ناکا کێشم دانابەزە. ئیتر دوو ڕێگەی هەیە لێرەیە، یا ئەوەیە بڕی دەرمانەکەی ئەبێ بۆ زیاکەی، یا ئەوەیە شێوازی دەرمانەکەی بۆ بگۆڕیت و ئیتر ئەوە هەنگاوی یەکەمی بەڕاستی ئەم پرۆسسەیە. ئیتر زۆر زیاتر ئەتوانێت قوڵ بێتەوانێ و ئەگا بە حدێک کە زیانی تەواوەتی بە جەستەی خۆی ئەگەیانێت. لەبەر ئەوە ئۆزمپیک هەر بە هیچ شێوەیەک خۆی ڕێگە پێدراو نییە و توێژینەوەی لەسرە و مەترسی زۆر زۆری لەسرە. ڕاستە هیچی لە ئێستا هێشتا بە تەواوەتی دیاری نەکراوە، بەڵام کە تۆ پەسەند نەکرابێت چی بەکارەهێنی وی گۆڤی تا حاڵەتێک دکتۆری پسپۆر احتیمالە بتوانێ خۆی پێشنیاری بک بۆ نەخۆش، چونکە پەسەند کراوە بۆ کۆنتڕۆڵکردنی کێشی زۆر و هەروەها بۆ مناڵانی سەر و تەمەەن 12 ساڵیش ئەتوانی بەکاری بهێنی. دکتۆرە یەک پرسیال هەر لە ڕوانگەی قسەکانی خۆتەوە، ئۆزەمپیک گوتێ بۆ قەڵەوی پەسەند نەکراوە بەکار بێت، بەڵام بۆ شەکرا پەسەند کراوە. کەواتە ئەوەی کە کێشەکەی لێرەیە ئەو چارەخوازی ئەیکڕێ بۆ شەکرەی ناکرێ بۆ قەڵەویەکرێ زۆرتەوە، چونکە ئۆزمپیک شتەکە لەبەرەوەی وتم بۆ بە دیاردا ئێستا خەڵک ئەزانێ ئۆزمپیک چییە، بەڵام چەند ساڵە ئۆزمپیک لە بازارە سێمەگلوتایدە و بەکارهێنرێ بۆ نەخۆشی شەکرە، بەڵام بوو بە دیاردەیەک کە بۆ دابەزاننی کێش بەکار بهێنرێ. من دایم شتێک ئەڵێم ئەو کێشەی کە لە 5 ساڵە تۆ بۆ نمونە زیای کردووە لە لەشتا ناکرێت بە 5 مانگ دایبنی، ئەبێ بە شێوەیەکی تەندروست وردە لەگەڵی بڕۆیت. بەڵێ دەستخۆش دکتۆر بەگشتیۆک و پزیشکێکی دەرمانساز کە لە کوردستان و لە دەروی وڵاتیش خزمەتە کردووە، ئامۆژگاریت یاخود ئەزمموی تۆ ئەگەر لەگەڵمانە بەش بکەی هەم بۆ خۆشم کە تازە دەرمانسازم هەم بۆ بینەران یاخود ئەوانەی کە تازە تەخەڕوجیان کردووە، ئامۆژگاریت بۆیان چییە؟ بە شێوەیەکی گشتی ئەگەر بۆ چارەخواز بێت سەرەتا بالەوە دەست پێ بکەین چکە باسی چارەخوازمان کردووە. پێم وایە خۆپاراستن زۆر قورستر و گرنگتر و باشتریشە لە چارەسەرکردن، لەبەرەوە زۆر گرنگە بۆ نمونە چارەخواز خۆی پارێزێت لە کۆمەڵەیەک شت، ئەوەی کە بتانی دەست پێ بکەی لێوەی ئەوەیە کە تا چەند بتانی ئەو خۆوە ناتەندروستانی کە ئێمە ڕۆژانە لە ژیانی خۆمانە هەمانە وردە کەمی کەینەوانێ و بەرەو لە ناوچوون بچێت. دیسانەوە ئەگەر باس لە بابەتی قەڵەوی و کێش و ئەوانە بکرێ بەڕێی من بەرزترین ئاستی ڕێزگرتنی خۆ لە خودی خۆ ئەوەیە کە بزانی چ خۆراکێک ئەخیتە جستەتەوانێ ڕۆژانە چی ئەخۆیت، لەبەرەوە ئەگەر خواردن مامەڵی دەرمانی لەگەڵ نەکەی و بە بڕێکی دیاریکراونێ خۆی دواترە بێت دەرمان بخۆی بۆی بتوانی بەردەوامی لە خواردن زۆر گرنگە سەرەتا لە خۆپاراستنەوە دەست پێ بکەین. وەکو پزیشکانی دەرمانساز پێم وایە ئەم جیلە تازەیە زۆر کەسانی لێ هاتوویان لێ دەرچووە بەڕاستی. من یەکێک لەو کەسانی کە بانگێشتیان کردم بۆ ئەم بەرنامەیە تەلەبەیەکی خۆم بووە، لەبەر ئەوە زۆر هەستێکی خۆش بوو. هەر هەمووتان ئەوەی کە جیاوازە بۆ نمونە ئەم 10 ساڵی ئەخیر لەگەڵ 10 ساڵی پێشووترە ئەوەیە کە تۆ هەموو شتێک لە بەردەستایە، لەبەرەوە ئەتوانی نەک تەنها چاولێکەری بکەی بۆ ئەو پزیشکە دەرمانسازانە یان هەر کەسێکی ترکە لە مێدیکەڵ فیڵد بێ لە دەرەوە، بەڵکو ئەتوانی خۆ تازەگەریش لە بۆ نمونە ئەم فیڵدە بکەیت یان شتی تازە دەربێنن زۆر شتێکی باشە بێ. بە تایبەتی بۆ دەرمانسازانی خۆمان من یەک پێشنیارم هەیە، ئەتوانن دەست بکەن بە ئیشکردن لەسەر وێبسایتی پزیشکی، لەبەرەوەی پێم وا بێ ئێمە هەرچیەک کرابێ هەتاوەکو ئەمڕۆ لە بابەتی پزیشکی شابێ لە ڕێگەی پیجێکەوە بوو، ئەوە شتێکی پرۆفێشناڵ نییە، پێم وا بێ دەست پێ بکەن ئیشکەن لەسەر ئەپ یا وێبسایتی
توبی شتێکی زۆر باشە بێ. زۆر باشە دەستخۆش دکتۆر نامێ بچمە ناو وردەکاری بابەتی دەرمان و دەرمانسازی و بەڵام شتێکی حەزەکەم کەمێکیش بێ بۆمان باسکەیت ئەوەی کە کاتی بەرنامەکەمان مابێ ئەویش زۆر ئەم دەسەواژەیە بیستین هەمان دەرمان بەڵام بە شەریکێکی جیاواز تۆزێ باسی ئەمەمان بۆ بکە. ئەوە ئەگەڕینەوە سەر هەمان ئەو کۆنسپتی کە قسەمان لەسەر کرد بابەتی بیمەیە تەندروستێکەیە باشە لە وڵاتانی دەرەوە چونکە بۆ نمونە ئێمە لە سیستمی خۆمانە ئەو شتەمان نییە ئەتوانی تۆ بەراوردیکی بە سیستمێکی تر کە ئەمەتیایە هەبێت بۆی بزانی فرق و جیاوازێکی چییە لە وڵاتانی دەرەوە بۆ نمونە ئەو دەرمانانی کە لەسەر ئەو ڕەفەیە هەبێ و نەخۆش بتوانێت بیبینێ ئەو دەرمانانن کە خۆی بۆ خۆی ئەتوانێت هەڵی بژێرێ بۆ نمونە درمانێکی قوڕک ئێشە بێ پەتایەکی وەرزی بێ بۆ حساسیەتێک بێ هەر شتێک بێ لەمانی کە نەخۆش خۆی بتوانێت بۆ خۆی هەڵبژێرێ نەخۆش ئازادە لەوەی کە بتوانێت ببینێت چەند براند هەیە و بە چەند شێوازی جیاوازیش هەیە ئەم دەرمانە دواتر بەپێی بۆ نمونە پێکهاتەکان ئەگەر فەرق و جیاوازیەکی بچووکی هەبێت چکە تۆتە هەمان دەرمان بەڵام شەریکەی جیاواز لە ساستا هەمان دەرمان دروست ناکرێتەوە چونکە لە کۆنسپتی دروستکردنی دەرمانە ئەبێ سوپیریۆریتی هەبێ واتە ئەبێ بەرەو باشتربوون هەبێ بۆی بتوانن ئەوەی تۆ پەسەندکەن ئەبێ فەرق و جیاوازیەک بیت ئەگەر هەمان دەرمانیش بێ چونکە ئێستا من باسی ئەوم کردوتم ئۆزمپیک ویگۆڤی هەردووکی سێماگلوتایدە یەکێکیان پەسەند کراوە یەکێکیان پەسەند نەکراوە هێشتا تۆژینەوەی لەسرە هەمان دەرمانە بەڵام لە شێوازی دروستبوونی دەرمانەکە شتێک ئەگۆڕێ عادەتەن ئیتر ئەمە تەفاسیلێکە کە پزیشکی دەرمانساز ئەتوانێت بە باشی لێ تێبکە وەڵحاڵ ئەوەی مهمە ئەوەیە کە بۆ نمونە ئەو دەرمانانی کە نەخۆش ئەتوانێ خۆی هەڵی ببژێرێ بە چاوی خۆی بیبینێ ئەوانە بێت کە تەنها لەسەر ڕەفەکانایە ئەو دەرمانانی کە ڕەچەتی دکتۆری پێویستە وا ڕۆشتووە سیستمەکە کە نەخۆش خۆی نایبینێ لێ قوتووی زەردی بچووکە بۆیەت کە ستیکەرێکی لەسرە ناوی نەخۆش و ناوی زانستی دەرمانەکە نەک ناوی براندەکە ناوی زانستی دەرمانەکە چەند تاکە و چۆن بەکاربهێنەرێ تەنها ئەو جۆرە زانیاریانەی لەسرە ئەمە بۆچی وڵاتانی تر توانیویانە لەسەر ئەم سیستمە بڕۆن و ئێمە ناتوانین چونکە چارەخواز لای ئێمەیەت ئەڵێ ئەمە بەچەنە ئەوی تریان بەچەنە ئەوی تریان بەچەنە مۆزۆ نرخە لای چارە دیسانەوە چونکە پارەی گیرفانی خۆیەتی بەڕاستە و خۆی لە ساسە مافی چارەخوازە بپرسێ نرخەکان چۆنن بەڵام تۆ ئەگەر کۆمپانیای بیمای تەندروستی بۆ نمونە چارەخوازەکە بیمەیەکی هەبێ ئەو کۆمپانیای بیمەی تەندروستیە خۆی ئەو بەرپرسیارەتە ئەگرێتە خۆیەوانە ئەو خۆی ئەبێ دەرمانەکە سرفکە بۆ چارەخوازەکە ئەو کاتە دەرمانیش بۆ نمونە سیستمی تەندروستی وڵاتەکە لەگەڵ کۆمەڵێک کۆمپانیایە کە خۆی کواڵەتێکی پێ باش بێ ڕێ ئەکەوێ بۆ نمونە ئەم دەرمانی شارری خوێنەیە ئەم دەرمانی شەکرێ من بەتەندەرێک یا بە هەر شتێک لەگەڵ ئەم کۆمپانیایە ڕێکەوتوم ئیتر هەر ئەمم هەیە لە بازاڕەکەمە و چارەخوازیش تەنها قوتووە زەردەکەی خۆی ئەبینە زۆر باشە ئەگەر ئەوە چارەسەر نەکرێ لە بەرەوتم ئەوە هەنگاوی یەکەمە ئەوە چارەسەر نەکرێ چارەخوازیش مافی خۆیەتی و ئەم سیستمش تۆ ناتوانی ئیشی لەسەر بکەی لە وڵاتێکی وەکو وڵاتی خۆمانە دەست خۆش دکتۆر بەگشتی باسی جیاوازەکانی سیستەمی کوردستان و دەرەوەی وڵاتی شت کرد ئەنجا کۆتا پرسیارم ئەوەیە کە چ سیستەمێک لەوێ بینی و تا بە تایبەت وتوتە خۆزگە ئەمە لە کوردستان هەبووە ئێستا باسی بیمەت کرد هیچ سیستەمێکی تری لەو شێوەیە هەیە کە زۆر حەزەکەی لێرە مەوجود بێ یاخود هەبێت لە ڕووی تەندروستیەوانە ینی هەر بۆ نمونە لە دەرمانخانە بەڵێ ئەوە زۆر گرنگە و هەروەها زۆر گرنگیشە کە چارەخواز تەنها بەشێکی دەرمانخانەکەی بۆ کراوەیە و ئەو بەشەی تریکە دیسانەوە بەڕەچەتە ئەچێت ئەو تەنانەت ناتوانێت بشی بینێت و ئەمە سەلامەتی پزیشکی دەرمانساز بۆ نمونە دیاری ئەکات لەبەر ئەوەی تۆ وەکو پزیشکێکی دەرمانساز بە تایبەتی ئەو کەسانی کە لە شیفتی شەوانان تووشی حاڵەتی ئەوە ئەبن کە بۆ نمونە ئەو کەسانی کە دەرمانەکە بۆ پێداویستی پزیشکی بەکار ناهێنن و زۆر بەکارهێنانیان کردووە لە دەرمانەکە و گەیشتون بە حاڵەتێکی ئالوودەیی ئەوانیان داوای کۆمەڵێک دەرمانەکەن هیچ سەلامەت نییە بۆ
پزیشکێکی دەرمانساز بۆ نمونە ئەو نەخۆشە بەڕێخا بڵێ ناتوانم ئەو دەرمانە و بەمێ لە کاتێکا کە نەخۆشەکە ئیبینێ لە پشتی پزیشکەکەوانە لەبەر ئەوە ئەگەر ئەو بەشە نەبینرە زۆر باشترە. دەستخۆش دکتۆرە کە لەگەڵمانە بووی کۆمەڵێک زانیاری زۆر باشێ پێیان و دەستەخۆش و هەر سەرکەوتوبی. ئێمەش هیچمان نەما ئەگەینە کۆتایی بەرنامەکەمان هیوادارم سووتان لە بڕگەکەمان بینی بێت و هەر تەندروست بن تا بەرنامێکی تر خواتان لەگەڵ. دووبارە بەخێر بێ دکتۆر گیان هەر بژیت بۆ زانیاریەکانت. ئازیزانم بەم شێوەیە هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان هیوادارم تەندروست باش بن خواتان لەگەڵ.